جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک دکتۆر مەحموود زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بە بۆچوونی بەڕێستان هۆکاری درەنگ درێژەکێشانی پێکهێنانی حکوومەت بۆچی دەگەرێتەوە تا ئێستا مەسەرەن دوای 150 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردن و وادەی پێکهێنانی کابینەکەش نادیارە. پێشێکی سڵاو لە ئێوە و لە بینەرانتان، یعنی خۆی کاکە دەنگەکە ئەگەڕێتەوە چاچیکەن برادر، یعنی هینا ناتوانم قسە بکەم. یعنی من قەناعەتم وایە تاخیر بوون، ئێمە فێر بووین لە عێراقیشا و لێژ لایمە دواکەوێ پێکهێنانی حکوومەت و پەرلەمان و ئۆشتانە. هۆکارەکەشی چوە چەندین حیزب هەن و ئەم حیزبانش ناکۆچی هەیە لە بینیان، جیاوازی ڕێیان هەیە، شتیان هەیە تا ڕێەکەون. وەختی ئەوێ تەبعاً، بەڵام نابێ وەختەوەندا وەختی بێت بێت زووتر کارەکان جێبەجێ بکەن. ئێستا کە پەرلەمان کەوتۆتەوە ئیش وەلەو بێچێتیە، بەڵام وردە وردەی ترە بێ هەوڵ بن بەرەو سەرۆکایەتی و بەرەو پێکهێنانی حکوومەت پێکەوە کار بکەن و زۆر دوای نەخەن، چونکە دواخستنی لە بەرژەوەندی ئێمە نییە. کێشەمان لەگەڵ بەغا زۆرە، کێشەمان لە ناو کوردستان زۆرە، ئەمانە پێویستیان بەکار هەیە و دەبێ بە قەناعەتی من بە زووترین کات حکوومەت پێک بێ و بکەوێتە ئیشکردن بۆ ئەوەی وەزعی هاوڵاتیان بگۆڕێ و کێشانەیان چارەسەری بکە لەگەڵ بەغا بکەونە گفتوگۆیشی جدی بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێ. هەروەها لە برستان نەچێ مە تورکیامان هەیە، ئێرانمان هەیە، دەوڵەتانە و کێشیان هەیە لەگەڵ ئێمە. ئەم شتانە هەمووی پێویستی بەوەیە کە بە زووترین کات بتوانین حکوومەتێکی کارا و پەرلەمانێکی کارامانەوێ بکەونە کار، یان ئیش بکەن. بەڵێ بەس کاک دکتۆر ئەو ناکۆکیانەی کە پارتی و یەکێتی هەیەە پێ دوایە ناکۆکی ڕووکەشین ئێستا یاخود ناکۆکیەکان ناکۆکی قۆڵن کە ئێستا لەسەر پێکهێنانی حکوومەت ڕێک ناکەون. وەڵام بە قەناعەتی من ناکۆچیەکانیان قۆڵە، کۆنیش شتی کۆنی تایە، شتی تازەی تایە، کۆن کێشیان هەبوو لەگەڵ یەکتر، بەعزێ لە پاش ماوەی ئەو کێشانە ماون. طبعاً لەبەرەوە من ڕێیم وایە شتیوا زۆرە، بەڵام زۆر کۆبوونیان لەگەڵ یەک کرد و 18 نقطە هەبوو لە بینیانە کە مناقەشیانە کرد. لەسەر هەموو نقطەکان ئەڵێن ئێمە ڕێکەوتوین، یەک نقطە ماوە، مەسەلەی کەرکووکە. مەسەلەی کەرکووکیش زیاتر مەسەلەی پارێزگاری کەرکووکە. ئێستا وەکو بیستوو ماڵێن یەکێتی 4 ناوی داناوە و وای کردووە کە وەخت پارتیش ڕازی بێ لەسەریان یەکێکیان هەڵبژێرن، پارتی یەکێتی بەیەکەوە. ئەوەش مانای ئەوەیە بەرەو حەلکردنە چێیانی. وەلەو من ڕێیم وایە وەزعی کەرکووک پێویستە هەموو زۆر بەجددی خەریکی بن. ئەو وەزعی ئێستا نەمێنێ، وەزعێکە هەمووی عەسکەرن، هەمووی جێیشە، هەمووی دژە تێرۆرە، هەمووی حەشدە، یعنی کەس ناتوانێت لە وەزع ئیش بکە. دەبێ قسەی جددی لەگەڵ حکوومەتی بەغا بکەن، ئەو وەزعە چاکەن، وەزعێکی ئاسایی بێتەوە. ئەو وەختە ئۆتیفاقیش لەگەڵ حکوومەتێ بکەن، یعنی یەکێتی مافی هەیە بڵێ بارە من بێ، بەڵام ئەویژە بێ ئەوەی کە تەرجیحەکە حسابی ئەو بکە حیزبەکانی کەش ڕازی بن بۆی پارێزگارەکە بتوانێ ئیشەکان لەو شوێنە بکە و هەموو لایەک هاوکاری بکەن. یعنی کاک دکتۆر بەڕێز وتت ینی یەکێتی و پارتی لەسەر 18 خاڵ ڕێکن بەس لەسەر کەرکووک ینی ناکۆکن. ئەوە بڵاو کراوتێنی ناوڕۆکی گفتوگۆکانی شەفافە بۆ خەڵک کە بە دیاریکراوەیەک و بەڕێزت باسە تەناوە دیارەکە لەسەر کەرکووک و مەسەرەن ئەوە زیاتر خاڵی ناکۆکیان هەیە. نەخێر شەفاف نییە، ئەوە هەڵەیە بەڕێی من. دەبوو خاڵەکان شەفاف بن بۆی خەڵق هەمووی بزانێ ئەتیادی خۆی ژنەهێنیتیان نییە بەڕێی من. بەڵام ئەوان ئەڵێن 18 خاڵە تەڕەحمان کردووە، خلافمان نییە لەسەری. لەو 18یەکێکیان ناکۆچیە لەسەری وەی کەرکووکە کە باسمان کرد. بەڵام تەبعاً خاڵ شەفاف بێ باشترە، کۆبوونەوە کاکرێ، یعنی شەفافیەتی تیا بێت چاکترە، خەڵخەکە بزانێ بۆچی ناکۆکەن، هۆکاری چییە.
شتی ئەگەر زۆر نەهێنی هەبێ ئەتوانن باسی نەکەن بەڵام بەگشتی ئەو خاڵانەی کە بازەکرێ ئەغڵەبی خاڵی وان کە پەیوەندی بە عامەی خەڵق و دانیش وڵاتیان و وەزعی هەرێم و وەزعی هەرێم و بەغاو هیچی نەهێنی نییە بەڕێی من شەفافیەتی تیابێ باشترە. بەس کاکتۆر تا چەندێک ئەوەی کە ئێستا مەسەلەن نەوەی دووەم یاخودنەوەی سێمی سیاسەکان مەسەلەن خەریکن دێنە پێشەوە بۆ بەڕێوەبردنی کوردستان و لە حیزبەکانیش تا چەندێک ئەمە شۆکارێکە مەسەلەن بۆی کە گفتوگۆکان نەگەن ئەنجام پێشتر ڕەنگە لە نێوان دوو کەس یاخود سێ کەس بووی بەڵام ئێستا ئەوەش کێشەیە پێ دوایە بۆ گفتوگۆکان؟ بەگومان بوونی زۆر حیزبی معلوم کێشەیە ینی تاسیرەکان لە پێکێنانی حکوومەت مەسەن تۆ دیت لە سوید چەند مایەکیان برد تا حکوومەتیان پێکێنە لە لوبنان هەژۆمانیان بر یعنی ئەمە هەر وڵاتێ چەندین حیزبی تیابێ و حیزبانە طبعاً هەرێکە ڕێی خۆی هەیە کێشەی کۆنیان هەیە کێشەی تازیان هەیە لەبەرەوە تا ڕێکەون ممکنە ئاسان نەبێ ڕێکەوتنەکە بەڵام بەڕێی من شەرتیش نییە هەوڵ بدێ هەمویان بچە ناو حکوومەت من ساڵی 2014 کە حکوومەت دروست بوو وتیان بنکە فراوانەوە هەموو چوونە ناوی پێم باش نەبوو ئێستاش پێم باش نییە کە هەموو بچنە حکوومەت بەڕێی من نابێ سیستەمەکەمان پەرلەمانی بێ و ئۆپۆزیسیۆنێکی بەهێز و کارامان نەبێ دەبێ ئۆپۆزیسیۆن هەبێ کارا بن بەهێز بن ژمارەیان زۆر بێ تا بتوانن بە باشی چاودێری حکوومەت بکەن پرۆژە پێشکەشکردن بە حکوومەت و هەوڵ بن وەزعی چاکسازی و ئەو شتانەی کە پێویستە دژی گەندەڵی و نەهێشتنی پاشەکەوت و ئەم شتانەی کە هەموو دنیا باسیەکە ئەمانە چارەسەر بکەن چکە ئۆپۆزیسیۆن ئەگەر کارا بێ بەهێز بێ زیاتر ئەتوانێت دەور ببینێ و تاسیرێ بێ بۆی دەسەڵاتیش زیاتر بەرە و جێبەجێکردنی کارەکان بڕوە لەبەرەوە ئێستاکە یانەوێ هەموو داخڵ بن تقریبان زۆربەی هەرە زۆریان معلوم وەختی زیاترە وێ و ئەوە هۆکارێکی گرنگە بۆ پێبکێنانیان. من مەبەستشمەوە بوو کە بۆ نمونەنەوەی دووەمی سیاسەکان مەسەلەن پێشتر ڕەنگە یەک دوو کەس مەسەلەن وتوێژیان کرێ بۆ نمونە کاتی خۆی لە نێوان بارزانی و تاڵەبانی بەس ڕەنگە ئێستا کۆمەڵێک خەڵکی تر مەسەلەن هاتوێتە پێشەوەمەش ینی پێدوایە لەم پەری دووە لە بەردەم گفتوگۆکان تاسیری هەیە ینی مەسەن کۆن لە بینی یەکێتی و پارتی کە کێشە هەبوو ئەگەر گەورەش وای کێشەکە شخصی بارزانی و تاڵەبانی دانیشتن دوو قۆڵی و هەردووکیان ساحب بریانن لە حیزبەکانی خۆیان چارەیان نەکرد ینی ئاسان بوو ئێستا ئەوە نەماوە بەو شێوەیە نییە طبعاً مامجەلال نەبوونی مامجەلال دەورێکی زۆری هەیە بۆشاییەکی دروست کردووە و لە عینی وەختیشە طبیعی جیاواز ڕێی جیاواز پێیا بۆ ئەوە لەولاوە ممکنە لە هەموو حیزبەکانە خەڵقەیە گەنجە تازەیە ڕازینیە لەوانەی کە کۆنن مەسەلەن ناکۆچیە لە بینیان بەڵام بەڕێی من لە هەموو حیزبەکانە چاکترین شتەوەیە کۆنەکان و گەنجەکان و ئەوانە هەموو هاوکار بن لەگەڵ یەک کۆنی ژەتوانێ ڕۆڵ ببینێ گەنجی ژەتوانێ بۆ ئەوەی هەر یەکە بە شێوەیەک هاوکار بن ڕاوێژ لەگەڵ یەک بکەن بە یەکەوە کار بکەن لە سەرکردایەتی حیزبەکە هەردووچیان هەبن بۆی بتوانن زیاتر خزمەت بە حیزبەکە و بە وڵاتەکە بکەن. بەڵێ ئەی سەبارەت بە مەسەلەی حکومڕانی کە ئێستا یەکێتی مەسەلەن بەشداری کۆبنەوەکانی پەرلەمان ناکە پێ دوایە بەبێ یەکێتی دەتوانرێت حکومڕانی بکرێ یاخود مەسەلەن پارتیش بەتەنها دەتوانێت حکومڕانی بکات؟ بەڕێی من واقعی کوردستان بە شێوەیەکە کە چەک حکومەکە و ئەوی چێ قووەتی هەبێ و حکومەکە ئێستا وایە لە کوردستان بتەوێنێتەوێ حیزب و ئەشخاص و بەڵام طبعاً چەکداریان هەیە پێشمەرگیان هەر حیزبە بەجیا پێشمەرگی خۆی هەیە بە تایبەتی ئەو دوو حیزبە نەیانتوانێەوە لەو هەموو ساڵە پێشمەرگە بکەن بە یەک بۆی ئایدی دەوڵەت بێ و ئایدی حیزب نەبێ یا ئاسایش یا پۆلیس طبعاً ئەمانە مادەم وایە و ناوچەکانیش دوو ناوچەیە ناوچەی سەوسەیە ناوچەی زەردەیە ئەمە لەسەر ئەرزی واقع بەو شێوەیە لەبەرەوە بەڕێی من
نیوەی کوردستانی سەرەکیەتی ئیدارەیەەکە لەبەرەوە بوونی ئەوان لە حکوومەت و هاوکاری ئەوان لەگەڵ حکوومەت پێویستە پارتی پێویستی بۆوان هەیە ئەوانیش پێویستیان بە پارتیەیە تەمان هەردوو شیشیان پێویستیان بەوەیە تەفاومیان لەگەڵ حیزبەکانی تر هەبێ چوە هەر حیزبە بیر بۆچینی خۆی هەیە حیزبە تیارێکە هەر حیزبە سیاسەتێکی هەموو توان بەیەکەوە هاوکاری یەکتر بکەن حتا ئەگەر هەندێکیان دەسەڵات و هەندێک ئۆپۆزیسیۆنیش بن ئەگەر تەندروست بێ پەیوەندی بینی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن دەتوانن هاوکار بن بۆ خزمەتی گشتی بۆ ئەو کێشانەی کە ڕەهەندی نیشتمانی و نەتەوەییان هەیە بۆ پەیوەندی لەگەڵ بەغا بۆ پەیوەندی لەگەڵ تورکیا لەگە ئێران لەگە دەرەوە ئەمانە هەموو شتی گرنگن کە هەموویان ئەگرێتەوە وابێ هەموو بەیەکەوە بیکەنێن. پرسیاری ئەوم کە سەبارەت بەوەی کە بەڕێزەوتت لە کوردستانە چەک حکم دەکات نمونەی حیزبی ئاوا ئەوەی کە لە کوردستانە لە شوێنی دیکە هەیە؟ بەلای منەوە چەک تەوان دەوری ئەساسی هەیە و یەکێتی و پارتی هەرە بێ هاوکار بن چونکە ئیدارەی دوو مەنتقەکەن بەڕێی من ئەو پێشنیارەی ئەم دواییە دەست پێشکەریەی بارزانی کە بۆ یەکێتی کردووەڵێ نامەی بۆ نووسیوەوانیش بە باشی جوابیان داوەتەوە ئیترە بێت لەم ڕۆژانە دابنیشن ئەو مۆزوعە چارەسەر بکەن چونکە مەسلحەتی عام ئەوە ئەخوازێ ناتوانن بچنەوە دوو ئیدارەیی ناتوانن وەزعی دروستکەن کە لێک جابنەوە بەڵام لە ئایندا ئەو حکوومەتەی کە دێت ئەبێ پێشمەرگە بک بە یەک ئاسایش بک بە یەک پۆلیس بک بە یەک هێزەکانە بێ یەک بن تابعی حکوومەت بن تابعی حیزبەکان نەبن بۆی حیزبەکان نەتوانن هەر وەختە ویستیان کە بەکار بێنن ئەم هێزە و ئەو هێزە دژی یەکتر یا دژی خەڵق ئەوان لەبەرەوە بەڕێی من ئەوەش باشترین خاڵی لە پێشینەیە بۆ حکوومەت کە ئەبێ بیکە و ئەوە شتێکی گرنگە یانیگە حکوومەت نەتوانێ ئەو هێزانە بک بە یەک و یەک هێز بن تابعی دەوڵەت و حکوومەتەکە بن ئەینی کێشەمان بۆ ئەمێنێتەوە و هەر حیزبە لەلایە و هەر حیزبە حکومی ناوچەیەکەکە و حتا ئەگەر یەکیش بن و حکوومەتیش دروستکەن دیسان ئەو دوو جۆرە ئیدارەیە هەرەمێنێ یانی پێ دوای قەت ڕوونادا مەسەلەن یەکێتی یاخود پارتیەکێکیان ببنەوە پۆزیسیۆن مەسەلەن پێ دوای هەم پارتی و هەم یەکێتیش بەبێ حکوومەت ناژینەوەن بڕوان ناکەم هیچیان بتوانن لە ئۆپۆزیسیۆن بن ئاسان نییە ڕاستی ئەگەر مەسەلەکە تەنها ئەو بواە هەموو یعنی بڵین سیستەمێکی سیڤیلمانە بواە و طبعا ئەم حیزبانە بە پێی نەتایجی انتخابات حسابیان بۆ بکراریەکە کورسی چەندەوە نەکەریەکە ناوچە چ ناوچە ئیداراکە ڕەنگە ئاسانتر بواە بەڵام زۆر ئاسان نابێ هیچێکیان بچێتە ئۆپۆزیسیۆنێکی ئەگەر ببوایە شتێکی باشە بوو ئەوەش باشە بەڵام لەوە ناسێ من بڕوان ناکەم بتوانن یەکیان لە ئۆپۆزیسیۆن بن یەکیان لە حکوومەت بن چونکە ئەو وەختە ئەبێ بە مەنتیقەیە دژی مەنتیقەیتر و تەندروستیش نابێ پەیوەندیەکە لە بینی ئۆپۆزیسیۆن و لە بینی حکوومەت بڕوان ناکەم سوود بەخش بێ ئەوە بێدەوارم بە زووی دابنیشن و ڕێبکەون و زووتر حکوومەتەکە پێک بێنن ئەو کۆسپانەی لە ڕێتی یعنی چارەسەری بکەن بەڵێ بەس پێ دوای هۆکاری مانەوەی مەسەلەن هەردوو هێزەکە هۆکاری مانە و تەمەند درێژیان ئەوەیە کە تا چەند لە دەسەڵات تا بن ینی لە ئۆپۆزیسیۆن بوونە لاواز دەبن لەواچێ من بڕوا بزانم لە کوردستان و لە عێراقیش کەس نایوێت لە ئۆپۆزیسیۆن بێت چونکە وا تەسەورەکەن ئەگەر لە ئۆپۆزیسیۆن بن دەسەڵات ئیجرعاتیان بەرامبەرەکە لاوازیانەکە کێشیان بۆ دروستەکە یعنی من لە بەغاش کە لە بەغاش و عینیشت حیزبەکانی بەغاژوان یعنی هەموو لە دەسەڵات بن هەکە هەمووش لە دەسەڵات بن ئۆپۆزیسیۆنێ نەبێ چاودێر نەبێ چاودێری حکوومەت کێبی کە ئۆپۆزیسیۆن بەرنامەی لەکوێ هەبێ ئەوە شتێکی ڕێک و پێک نابێ کە هەموو لە حکوومەت بن معنای سیستەمە پەرلەمانیەکە لاوازە بێن پێشبین دەکەی ئەم جارە حکوومەتێکی تۆکمەتتر بێ
حکوومەتێکی یەکگرتوو بێ ینی لە چاو حکوومەتەکانی ڕابردوو یاخۆ هەمان شت مەسلەی دوو ناوچەیش بەسەر ئەم حکوومەتەدا زاڵ دەبێت. من بڕوام وایە ئەم حکوومەتە بێ باشتر بێ دەبێت دەرسی لە هەموو حکوومەتەکانی ڕابردوو وەرگرت بێ و خۆشیان ئەو برادرانی کە بەتەمان پێکی بێنن ملێن بیستون ئەڵێن بەرنامەمان هەیە ئەو خاڵانە جێبەجێەکەین دەبێ حسابی پاشەکەوتی موچە بکەن حسابی گەندەڵی بکەن حسابی یەکخستنی هێزە چەکدارەکان بکەن یعنی مەخسەم پێشمەرگە و ئاسایش و پۆلیس ئەوانەیە حسابی ئەوە بکەن کەوا خزمەت گوزاری بۆ هاوڵاتیان دامی بکەن و چاکسازی بکەن لە هەموو ڕوویەکەوە ئەگەر نەتوان ئەو شتانە بکەن فەرقی نابێ لەگەڵ حکوومەتی پێشوو و طبعاً خەڵق زیاتر بێ ئومێدە بێ ئەوەش طبعاً شتێکی گرنگە ئومێدەوارم جیاواز بێ و بتوانن ئەو خاڵانە جێبەجێ بکەن. بەڵام پێ دوایە دەتوانێت کۆتایی بە ئەو سیمای دوو ئیدارەیە بێنێ ئەم حکوومەتە یاخود کۆتایی پێنێت ئەو سیمای دوو ئیدارە یاخود ئەو دابەشبوونە جوگرافی کە 27 ساڵە بەردەوامە. ئەگەر چەکدارەکان بکەن بە یەک پێشمەرگە یەک بێ ئاسایش و پێشمەرگە و پۆلیس و عایدی حکوومەت بن نەک عایدی حیزبەکان ئەو دوو ئیدارەی و هینە نامێنێت چونکە ئەوە مەسەلەکە ئەوەیە چەکەکەیە مەسەلەکە ئەجینا ئەو وەختە هەر کەسە ئیداری خۆی و ڕێخۆیە بێوانە و بە شێوەیەگە بێ کە هێزی چەکدار بەدەست حیزبەکەەوە نەما ئیتر حیزبەکە ئەتیادیە بێ وەکو حیزبی کە ئیشی خۆیەکە و ناتوانێت سەیتەرە لە هیچ شوێنێ بکە و نەهێڵە ئیجراعات یا قەوانین جێبەجێ بێ بەڵام تا ئەو دوو پێشمەرگە و دوو ئاسایش و دوو پۆلیس هێزەکان جیاواز بن ئەو دوو ئیدارەیە و دوو سەیتەرێ هەرەمێنێ و زەرەریشە بۆ هاوڵاتیان و بۆ هەرێمیشتەوە. ئەی سەبارەت بە کۆبنەوەکانی پەرلەمان ینی پێدوانە دەبوو کۆبنەوەکانی پەرلەمان بەبێ یەکێتی بکرێ یاخود ئاسایی هیچ کاریگەریەک دروست دەکات کۆبنەوەکان درێژیان پێ بدرێت؟ من وەختی خۆی باسم کرد و لەم ڕۆژانەشا دیسان من پێم باش بوو چونکە من وەختی خۆی ڕۆژی کۆبوونەوە زۆر پەیوەندیم لەگەڵ هەموو لایەکە بوو برادرانی یەکێتی ئەنوت داوامان کردو 24 ساعت دواکەوێ یا دوو ڕۆژ نەزانم مدەتێکی کەم بەڵکو بتوانن بگەنەوە ڕێکەوتنی تەفاهمێ بکەن ئەو خاڵە حەل بکەن ئەو خاڵی کە وتمی کەرکووکە لە هەژدە خاڵەکە من پێم باشە بوو ئەگەر دوا بخرایە ڕۆژێ دوو ڕۆژ سێ ڕۆژ احتیادی بوو بۆ یەکێتیش بێ و ئیتر هەموو بەیەکەوە ئیشەکە بەرم بەڕێوە بەڵامی تر کرا پەرلەمانەکە بەڕێی من بوو بە ئەمریکی واقع جیاواز بوو من ڕێیم وا بوو ئەگەر بیان زانیە بە دوو سێ ڕۆژ بە چەند ڕۆژێ ئیشەکە حەلە بێ دوا بخرایە چاکتر بوو چونکە ئێمە 4-5 مانگە دوا خراوە قەیچێکە ئەگەر چەند ڕۆژێکی لەسەر بێ بەڵام نەکراوەیان. بەڵێ ئەی سەبارەت بە خولی نوێ بۆ چونتان چییە پێتان وایە ئەم خولە خولێکی چۆن دەبێت جیاواز دەبێت لە ڕابردوو خولی نوێی پارلەمانی یاخود پەرلەمان لە کوردستانە هۆکارەکەی چێکە ناتوانێت مەسەڵەن ڕۆڵی چاودێری و ئەرکەکانی خۆشی بە تەواوەتی جێبەجێ بکات؟ من لە کۆنەوە لە چەندین ساڵە ڕێیم لەسەر پەرلەمان جیاوازە لە ڕێی حیزبەکان من ڕێیم وایە وەکو سیستەمەکە ئێمە ئەڵێن پەرلەمانیە دەبێت ڕئیس حیزبەکان و مەکتەب سیاسیەکان و بریار بەدەستەکان لە ناو پەرلەمان بن بڕۆ تەماشای ئەوروپا بکە تەماشای وڵاتانی دیموکراتی بکە هەموو سەرۆشی حیزبەکان لە پەرلەمانن هەموو مەسئولەکان لە پەرلەمانن یعنی پەرلەمان جێی بریارە قەرارەدا مەرجعە لای ئێمە بەداخەوە ئەوە نەبوو بە نەریت و نەشکراوە چەند هەوڵماندا فایدەی نەبوو یعنی کەس گوێی نەگرلەوە ئێستا ئەبینی کەوا بریار لە دەرەوەی پەرلەمانە و پەرلەمان ئەو برادرانی کە لە پەرلەمانن خوشک و برایانە جێ ڕێزن محتەرەمن دڵسۆزن بەڵام کادری دەرەجە 3 و 4 لە حیزبەکانە سەرکردایەتی نین بریاریان بەدەست نییە لەبەرەوە بەڕاستی پەرلەمانەکە لە ئەساسا لاوازە بەڕێی من و ممکنە ئەم خولە محاولە بکەن چاتر بێ بەڵام لە بناغا پەرلەمان
دەسەڵاتێکی لاوازە و دەسەڵاتێکی لاوەکیە زیاتر دەسەڵات هەر لە دەرەوەی پەرلەمانە بەدەست سەرکردایەتی حیزبەکانە و ئەوە شتێکی ناڕاستە بەڕێی من سیستەمەکەی ئێمە ئەو کەم و کوڕێتیە. بەس پێتان وایە ئەمە ڕۆژێک ببینین پەرلەمانە ینی بتوانێت لێپرسینەوە بکات مەسەلەن 27 ساڵە نەتوانراوە وەزیرێک مەسەلەن متمانە لێ وەربگیرێتەوە. ئاخر ناتوانێت وەکو پێم وتی و بریار بەدەست هەموو لە دەرەوە بن پەرلەمان ناتوانێت لێپێچینەوە بکە و ناتوانێت خەڵقیش بگۆڕێ. لاوازە پەرلەمان چونکە پەرلەمانەکە مەسئولەکان لەوێ نین تا بێ بە مەرجع و محاسبەی خەڵق بکا و بێتە هێزێکی ئەساسی. لەبەرەوە بەڕێی من لاوازە و لەوە ناچێ بتوانێت ئەو پێوەک و پێویست ئەو لێپێچینەوانە بکە. بەڵێ ئەیبارەت بە کێشەی کەرکووک کاک دکتۆر کە ئێستا ناکۆکیە لە نێوان پارتی وێژێتی ینی پێشتر زۆر ئەوان باسییان دەکرد کە کەرکووک قودس و دڵی کوردستانە. پێ دوای ئێستا ئەوە لە ئەوان مابێت کە دڵ و قودس بێت کەرکووک؟ وڵای سەشەرواڵێن طبعاان مەسەل لای هەموو کوردێک کەرکووک دڵە و قودسە و مهمیشە بەڵام قەنەعەتی من هەر لە سەرەتاوە لەگەڵ کەرکووک معاملەی قەومی نەکراوە معاملەی حیزبی هەبوو لە کەرکووک تۆ ئەچوینە کەرکووک کە کوردیش دەسەڵاتی تیا بوو حیزبە بەجیا بوو ئەو حیزبە بەجیا بوو ئەم ئاسایشیە بوو ئەو ئاسایشیە بوو ئەم سزنی هەبوو ئەو سزنی هەبوو هەر یەکە بارەگای خۆی هەبوو و حتا ئەو پارێزگارانەی کە لە کەرکووک بوومە جۆمان لیان بووە کێشەیانەوە بوو کە چۆن ئەم حیزب ڕازیکە ئەو حیزب ڕازیکە لەبەرەوە بەڕێی من ئەبێ ئەگەر بیانەوێ وەزعی کەرکووک بوەڕێ دەبێ هەیەتێکی قەومی دروست بێ لە هەموو لایەنەکان ئەو هەیەتە ئیدارەی یعنی مەقسەدم تعامل لەگەڵ کەرکووک بکەم گفتوگۆ لەگەڵ بەغا بکە و لە پاشەوەی کە وەزع بە شێوەیەکی ئاسایی ئەبێتەوە ئەو وەزعە عسکەریەی کە هەیە لە کەرکووک وەکو داگیرکرا و هەموو هەسکەرن و هەموونەوە عسکەرێک و پێشمەرگەشی هیچیان نییە ئەوە بگۆڕێ ئەو کاتە بێگومان پارێزگار مەسئولی پۆلیس ئەوانە ئەتوانن دەوری خۆیان ببینن و بەڕێی من پارێزگاری ژێ بێ هەوڵ بدرێ کورد بێ بەڵام وەکو کوردیش بێ بێ هەوڵ بدرێ با یەکێتی بێ بەڵام تەبعاان یەکێ لە یەکێتی تەرشیح کرێ یا ئیتیفاق لەسەر یەکێ بکەن کە حیزبەکانی کەس لێ ڕازی بن بۆی دژی نەبن و هەموو بەیەکەوتۆ هاوکاری بکەن تا سەرکەوتوو بێن. سەبارەت بە کێشەی کەرکووک ینی پێشتر کورد بە کۆمەڵێک بارودۆخۆ بۆ نمونە توانێتی دەسەڵاتی لە کەرکووکا بێ لەنەوە تویەکە مەسەلەن بارودۆخ هاتە پێش لە 2003 و لە 2014 بۆ یاتنی داعش پێ دوای جارێکی تر ئەمە دووبارە بێتەوە کە کورد ینی دەسەڵاتێکی یاوای بۆ بگەڕێتەوە پێشمەرگە بگەڕێتەوە ئەو ناوچانەی کە 2014 پێش لە کاتی هاتنی داعشە کۆنتترۆلی کردن. ئەو هێزانەی بەغا هیچیان نایێنێ ئەو بگەڕێتەوە بەڵام ئەبێ خەباتی بۆ بکەین ئەبێ هەوڵی بۆ بدەین ئەو وەزع بگەڕێتەوە وە کەرکووک کوردستانیە بە هەر شێوەیە بێ دەبێ ئیدارەی قەیناکە هاو بەشە لە بینی هەموو پێکاتەکان بەڵام ناو جوغرافی لە ڕووی جوغرافی و لە ڕووی مێژویەوە ناوچەیەکی کوردستانیە بەڕێی من بەڵام وەکو من وتم دەبێ هەموو بەیەکەوە بە شێوەیەک یەکدەنگ کوردەکان بەیەکەوە کار لەو ئیشا بکەن هەر حیزبە بەجیا کار نەکا لەو بارەوە بۆی بتوانین چە نەتوانین ئەو دەسەڵاتەیە هەبوو بگەڕێتەوە نازانم تا چە حەدێ هەموو یەگەڕیاندێکی بەڵام بە هەر حاڵ دەبێ حساب بکەین و حسابی پێکاتەکان تیژ بکرێت و ئەوانیش پێکاتەن و لە کەرکووک و مافیشیان هەیە تەوان. بەسکاو تۆر هیچ بەرەو پێشچوونێکەیە لە کێشەی کەرکووکە بە تایبەتی لە سەدەمی شۆڕشایانی ئەو کاتێک کە بۆن لە ڕێکەوتنامە 11 ئازاریشا کێشەی کەرکووکە بوو ئێستاش کێشەیە هیچ بەرەو پێشچوونێکەیە لەو کاتەوە تا ئێستا بۆ مەسەلەی کەرکووک؟ بەڕێی من بەرەو پێشچوون هەبوو بەڵام ئەو بەرەو پێشچوونەی کە هەبوو بەهۆی داعشەوە بوو چونکە شەڕی داعش وای کرد پێشمەرگە زۆر بڕژێتە کەرکووک و ناوچەکانیان ڕزگار کرد و جێشی عێراقی لەو ناوچان ڕۆیشتن تەوانەوە گرنگ بوو لەو بارەیەوە هەروەها پارێزگار و مەسئولەکان کورد بوون و لە هەڵبژاردنیشان زۆربەی کورد بوو
ئەوە دەورێکی باشی دی لەو بارەیەوە طبعاً بێ هەوڵ بدەین ئەو جۆرە وەزعە بگەڕێتەوە لە بەرچاوگرتنی مافی پێکاتەکانی تریش چووە کەرکووک شارێکە هەموو قەومیاتی تایە بێ حسابیان بۆ بکرێ و لە عینی وەختیشا من بزانم گرنگترین شدەوەیە ئێمە زوو حکوومەتەکەمان پێک بێنین بکەوینە گفتوگۆیەکی جددی لەگەڵ بەغا لەسەر ئەو مۆزوعە چکە ئەو مۆزوعە خۆی بەمە بە تەنها حەل نابێ بەغا ئەساسە ئێمەش لەگەڵی بە یەکەوە گفتوگۆی جددی بکرێت کە وەزعی کەرکووک ئاسایی بکرێتەوە بەو وەزع عسکەریە نەمێنێ و ئەو وەختەش هەوڵ بدرێتەوە کورد دەوری خۆی هەبێ کە دەوری سەرەکیە چونکە زۆربەیە کورد لەوێ پێکاتەکانی تریشە بن بەلای منەوە من پێشنیاریشم کردووە بۆ حکوومەتە تازەی کە پێک دێ وتومە وزارەتێکی تایبەتێ بێ دابنێن ناو حکوومەتە بۆ کاروباری بەغا پەیوەندی لەگەڵ بەغا چێمە کێشەمان لەگەڵ بەغا زۆرە و ئەو کێشانە هیچی چارەسەر نەکراوە پێویستە دەستگایەکی تایبەتی هەبێ بە دوای ئەوانە بچێ خەریکی ئەوە بێ ئیشوکاری ئەساسی ئەوە بێ و ئەوە نەکراوە تا ئێستا ئەو دەستگایە من بەڕێی من پێویستە وزارەتێک پێ بێنن خەریکی پەیوەندیەکان لەبێ لەگەڵ بەغا و بە دوایە بڕۆن و هێزە سیاسەکانیش پشتگیری بکەن و ئاوکاری بکەن و نوێنەری هەموو لای کتابێ تا بتوانن بە یەکدەنگی بە دوای ئەو کێشانە بڕۆن و گفتوگۆ لەگەڵ حکوومەتی بەغا بکەن و ئێستا کاری لە پێشینە مەسەلەی کەرکووکە زیاتر لە کارەکانی تر بەڵێ بەس کاک تۆ زەرورەتی ئەو وەزارەتە چێکە بەڕێز مەسەلەن پێشنیازشت کردووە لە ڕابردووە ینی پێ دوایە کەسانی شارەزای دارەی پەیوەندیەکانی نەکردووە جارە و کەسێک ڕۆژچووە ینی کەسێکی تایبەت مەزە کەسانی تایبەت نەبوونەوە و توێژ لەگەڵ بەغداد بکەن خۆی بەڕاستی دوو لایەنی هەیە لایەنێکی ئەوەیەکەوە دەستگایەک نەبووە ئێستا مەسەلەن تۆ بڵێن کابرای شخصێکی بتەوێ ڕشێرچێ بکەی یا بتەوێ لێکۆڵینەوە بکەیت یا کوردبی یا بێگانەبی هەر شتێبی بزانم لە چه دائرەیەک ئەچی ئەگەڕێی بوو ئەو ئەوراقەی لە بینی ئێمە بەغایە 13 ساڵە کۆبوونەوە کراوە هاتوچۆ کراوە فتچووە کوا وەرەقەکان کوا فایلەکان کوا ئارشیڤەکان یعنی خۆ بێ شوێنێکت هەبێ ئەو شتانەی هەموو تیابێ لەبێ شوێنێکت دەبێ بە دائیمی پەیوەندی لەگەڵ بەغا هەبێ بۆ حەلی کێشەی ئیداری کێشەی مالی کێشەی سیاسی کێشەی کۆمەڵایەتی هەموو نەوعی کێشەیەک هەیە و قیادە سیاسیەکانیش کە پێویست بێت تەدەخل لە گفتوگۆکەن بەڵام کۆن وا بووە سەرکردایەک وەفدێ چووە پاش ماوەیە وەفدێکی تر چووە بەیەکەوە بە دوادا چوون نەبووە بە دائیمی تا بتوانن بزانم وەفدێکە چێ بزانێ وەفدی پێشوو چی کردووە چی نەکردووە زۆر کەم و کوڕیتیا بووە زۆر بەڵام ئەبێ ئەو وەزارەتە ئەگەر هەبێ ئیتر بێتە مەرکەزێک هەموو وەرەقەی کە عەلاقەی بەو مۆزوعە بێ لەوێ بێ تەفسیلات لەوێ بێ نوێنەرەکان لەوێ بن خەڵقی خەبیری تیا بێ کە شارەزا بن لە هەموو لایەنێ ئەو وەختە بەغاش کە تۆ هەموو یەگرتوو بی و بە شێوەیەکی وا ڕێکخراو بە دوای ئیشەکانی خۆتا بچی بێگومان ئەتوانی زیاتر دەستکەوتتە بێ لە بەغا و کێشەکانت زیاتر چارەسەر بکەی بەڵێ ئەی سەبارەت بە ئەو عادل عەبدولمەهدی کە زۆر جار باز لەوە دەکرێت کە دۆستی کووردە پێ دوایە کورد دەتوانێت لەگەڵ ئەو کێشەی کەرکووک وە کێشەی نەوتیش مەسەرەن کێشەی موچەش لەگەڵ ئەو چارەسەر بکات دکتۆر عادل عەبدولمەهدی لە هەفتاکانەوەی ناسین طبعاً زۆر شارەزای کێشەی کووردە زۆر لەگەڵ هەموو سەرکردایەتی کوردەکان پەیوەندی هەیە زۆر جار لە شاخ بووە لەگەڵمان و لە عینی وەختا لە دەرەوە کە ئێمە لە دیمەشق بووین دیمانە لە دەرەوە دیمانە یعنی شارەزایەکی تەواوی لەسەر کێشەی کورد هەیە ئەزانێت چۆنە کێشەکانی چیە چی بووە بە قەنەعەتی من ئەتوانێت زۆر لەو کێشانە ئەگەر بتوانێت تەوان خۆ عادل عەبدولمەهدی ناتوانێت هەموو شتێ بکە ئێستا هەر شتێکە ئەیکا ئەبێ جەماعەتی سەدر ڕازی بن و عامیری ڕازی بێ و فڵان حیزب و فڵان هەموو حیزبەکان دوو کورت لە گەورەکە ئیسلاح و بینا ڕازی بن نەیتوانی وەزیرەکان تەواوکە چونکە ئەوانە ڕازینی لەبەرەوە طبعاً کە کێشەی ئێمەش باسەکرێ ڕاستە ئەو ڕێی هەیە و شارەزایە بەڵام ئەبێ بە ڕەزامەندی لاینی ئیسلاح هەبێ ڕەزامەندی لاینی بینا هەبێ حیزبەکانی کە ڕێزامەندیانە بێ
و بتوانێت قەنەعەتیان پێ بکە ینی و ئێمە شێزەکانی ئێمەش وەفد کە ئەچێ بۆ بەغا ئەو وزارەتی کە ناڕێت دەبێت لەگەڵ ئەو کوتلانە هەموو پەیوەندی بکە بۆی ڕازیان کە قەنەعەتیان پێ بکە گفتوگویان لەگەڵ بکە گفتوگۆیەکی جددی بە پێشەوە بڕوە گفتوگۆ لەگەڵ مەرجعیەت بکە گفتوگۆ لەگەڵ هەموو ئەو لایەنانەی کەشتیان بەدەسە لە ئیمڕۆی عێراقە و دەوڵەتی دەرەوە حسابی بۆ بکرێ لەبەرەوە بەڕێی من ئەمە ئیشەکەیە ینا شخصی خۆی شارەزاترین کەسە لەو ڕێوزەرانەی کە تا ئێستا هاتوون و ممکنە تا حدێکی تا ئێستا بیرروبۆرچوونی کە قسەی کردو باسی کوردی بە باش کردووە بەڵام تا ئێستا هیچی عملی نەکراوە ئێمە بێت چاوەڕوان کە بزانین چیەکرێ ناتوانین پێشبینی بکەین بڵین ئەکرێ و هەمووی باشەوە هێشتا شتەکان دیار نییە بزانین بەکردەوە چیەکرێ چیمان بۆ جێبەرکە پێوەری ئێمە ئەوە بێ چەند لێ کێشەکانمان حەلە بێت چۆن حەلە بێ کێ حەلیەکە اینجا بریار لەسەرەوە بدەین کە ئەمە باشە ئێمە باش نییە پەلە نەکەین لە بریاردان باشترە مەوەسەدەوە بوو کە بەیەکەوە لە شاخ بوون ینی سەردەمی ڕژێمی باز لە شاخەکانی کوردستان بۆ عادل عەبدولمەهدی بەڵێ ماویش ئۆپۆزیسیۆن بووە بەڵێ زۆر باشە بەس ئێستا کە گوتارێکی مەسەلەن یەکگرتوونیە بەرامبەر بە بەغداد پێ دوایەمە گرفت نییە لە بەردەم ئەگەر حکوومەتێکی نوێش مەسەلەن دروست بێ و ئەو وەزارەتی کە بەڕێزش باسی دەکەێت کە دروست نەبێت گرفت نییە لەگەڵ چۆن کێشەکان لەگەڵ بەغداد چارەسەکە چکەسە مەسەر هەر حیزبێک و بەجیا سەردانی بەغداد دەکات گرفتێکی گەورە ئەوەیە گرفتی ئەساسی ئەوەیە نەک گەورە و ئەوە نەک لەگەڵ بەغا لەگەڵ تورکیاش گرفتە لەگەڵ ئێرانیش گرفتە لەگەڵ دەرەوەی عێراقیش ینی وڵاتانی دەرەوەش گرفتە هەر حیزبە بەجیاچێ وەریەکە بەجیاچێ زۆر زەرمان لەوە کردووە بەڕێی من یعنی خەڵق نابینێ کە ئێمە کێشەیەکمانەیە هەموو بەیەکەوە خەریکین حیزبێ بینێ حیزبەکەی ترێکەوە جاریوە باسی یەکیشەکە دژی یەکێش قساکەن طبعا گرفتێکی هەرە گەورەی ئێمە ئەوەیە لەگەڵ بەغا بە تایبەتی سەبارەت بە سەر و کۆماریش پێدوایەوە کاری چیە کە تا گەێستا مەسەلەن یەکێتی و پارتەنات مەسەر ناکۆکیەکانی سەر و کۆماریش بەرینەداون کە لە مانگی دەی ساڵی ڕابردوو هەڵبژێردا وسە پارتی تاکو ئێستا مەسەلەن مامەڵە لەگەڵ سەر و کۆماریش ناکات لا بەڕێی من ئەوەش کێشەیە بوو کە دروست بوو نەیانتوانی بە یەکەوە ئیتفاق بکەن و نەشیان توانی وا بکەن کورد لە کوردیەکان سەر کۆمار هەڵبژێرەوە و کۆن کراوە ئیتر بەو شێوەیە کراکە ئەبێ ڕێ نەکەوتن لەسەری پێشنیارەکانیان نەیانتوانی یەکێک دابنێن کە پێشنیاری بکەن لەبەرەوە ماوەتەوە ئەو کێشەیە چارەسەر نەکراوە بە زواب بزانم وردە وردە چارەسەرەکرێ بەڕێی من ئیمڕۆ لە قەسری جمهوری لە بەغا کۆبوونەوە هەبووم و حیزبەکان لێ بوون بە سەرۆکایەتی سەرە کۆمار بوو طبعاً ڕئیس وزراش لێ بوو وەفدی پارتیش لێ بوو یعنی تقریبا ممکنە وردە وردە بتوانن لەو ڕۆژەوە نەوعە تەفاهومێ نەوعە شتێ بکرێ کە بەڵام ئەوەش پەیوەندی بە ڕێکەوتنی حیزبەکان و یەکگرتنی ڕیزەکانمان هەیە گەر یەکگرتنی ڕیزەکانمان هەبێ و حیزبەکان لێرە ڕێک بن و حکوومەت دروستکەن و پەرلەمان ئیش بکە ممکنە ئەوەش وردە وردە ڕنگ بداتەوە لەوێ و ئەو کێشەش چارەسەر بکرێت بەڵێ کاک تۆ دەمەوێت لەسەر بابەتێکی تر سەرنجی بەرز بزانم سەبارەت بە کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم و پێ دوایە سەرۆکایەتی هەرێم بۆ کوردستان زەرورە چونکە بۆ چوونێکەیە کە پێیان وایە زەرورەێکیشان پیاوە ئێمە لە 92 تا 2005 سەرۆکایەتی هەرێممان نەبووە وڵی بەڕێی من هەبێ باشەوە هەموو حیزبەکانی جۆڵێن هەبێ علاکولێن ئێستا بەڵام طبعاً ئەو سەرۆکایەتی هەیەمە با پەرلەمان هەڵی بژێرێ وەکو ئێستا قەرارە وای لێ بکەن طبعاً یاساکە بگۆڕن و بە مەسئول بێ بەرامبەر پەرلەمان دەسەڵاتەکانیشی دیاری بکرێت چییە دەسەڵاتەکانی وازح بێ ئاشکرا بێ دەسەڵاتەکانی دیاری بکرێ بە وردی پەرلەمان دیاری بکات دەسەڵاتەکان و مەسئول بێ بەرامبەر پەرلەمان پەرلەمان بتوانێت بانگی بکە بتوانێت محاسبەی بکە بتوانێت گفتوگۆی لەگەڵ بکە ئەو تەقریر بدا بە پەرلەمان بەو شێوەیە سوودی هەبێ بۆ کوردستان بەڵام بە قەنەعەتی من ئەگەر پەرلەمان دەوری نەبێ و
و نەتوانێ بانگی کا و محاسبەی بکا و قسەی لەگەڵ بکا و ئەو تەقریر بداتە پەرلەمان ڕەنگە ئاسان نەبێت سوودبەخش نەبێت زۆر. ڕێزت لەگەڵەوەیدا کە سیستەمێکی پەرلەمان یاخود سەرۆکاتیان تێکەڵ لە کوردستانە هەبێت کامیان بۆ دۆخی کوردستان باشن؟ بەلای منەوە سیستەمی پەرلەمانی باشە بۆ کورد چونکە چەند حیزبێکن کە تۆ چەند حیزبێک دەبوو سەرۆکایەتی ئاسان نییە چۆ هیچیان لەسەر ئەوی ڕازی نین سەیسە لەبەرەوە سیستەمێکی پەرلەمانی هەبێ باشترە بەڵام پەرلەمان وەکو وتم وا بێ کە بە نەتیجە سەرکردەکان و بریار بەدەستەکان عزوو بن لە پەرلەمان بۆی پەرلەمان بێ بە بەرزترین دەسەڵات بێ بەجێی مەرجە بێ بەجێی بریار ئەوە ئەساسە ئەگەر ئەوە بگۆڕێ سیستەمی پەرلەمانی زۆر زۆر باشە و زۆر زۆر بەسوودە بەڵام ئەگەر پەرلەمانەکە وەکو ئێستا مێنێتەوە و هەموو بریار لە دەرەوەی پەرلەمان بێ نازانم سیستەمەکە حیزبیە پەرلەمانی نییە نە سەرۆکایەتیە نە پەرلەمانی سیستەمێکی حیزبی ئێستا. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار کە لە هەولێرەوە لەگەڵ ماوی زۆر سوپاسی بەڕێزتان دەکەین سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.